خوێندکاریشی چۆن بوو؟ وەڵا طبعاً ئارتین یەکێک بوو لە خوێندکارە نمونەیەکانمان، هەمیشە جێگای شانازی ئێمە بوو و لێمان ڕائەبینی ئەو نمرەی کە هێناویتی بۆ ئێمە شتێکی مفاجئ نەبوو، چونکە هەمیشە ئارتین لە پۆلا کە دانیشت سترێس سفر بوو لای ئەو، هیچ سترێسێکی نەبوو، بەردەوام ئەو معلوماتەی کە ئێمە ئەماندا ئەمانزانی 100% ئەیمژێت بۆ خۆی، هەموو معلوماتەکەی ئەبرد. پۆلی شەشی بینی بێ. بەڵێ بەتاکید لە هاوینیش دەرسمان پێوت تۆزێ، بەڵام ئەو هەر لە کاتی مەکتب دەیتوانی سەیترە بکا لەسەر مادەکان و بە خۆشحاڵیەوە ئێستا ئەو نمرەیە ناو پیرۆزبای لەکەیت. قوتابی دیکەتان هەیە کە نمرەی بەرزیە نابێ هاوشێوەی کاکارتین؟ بەتاکید هەمانە خوێندکاری تریشمان هەیە، بەڵام هیچیان بە ڕێژەی ئەو نییە، چکە ئەو هەموو نمرەکانی سەتا واتە معدلەکەی 100% لە هەموو دەرسەکان سەدیە ناو. بەسی وەستم بۆ کە تۆ مامۆسایەکی وانە و پێوتووە سەی ڕێژی هێناوە غەڵەتی نەکردووە، بەرهەمەکە و چۆن بوو؟ وڵات تەبعاً هەستێکی خۆشە بۆ ئێمە، هەر ئەوە ژوای لێ کردوون کە ئێستا ئێمە تەبعاً ئیش و کارمان هەیە، بەجێمان هەشتووە هاتوین بۆ لای ئەو پیرۆزبای لێ دەکەین و وا ئەزانین ماندوو نەبووین لەگەڵی، چونکە ئەو پاداشتی ئێمە یایەوە پیرۆزبای لێ دەکەین.